وەک بەڕێوەبەرایەتی پەروەردەی کەرار هەستاین بە خەڵاتکردنی ڕێزلێنان بۆ هەردوو خوێندکاری خۆشەویست کە لە سەر 12 ئامادەیی و لەگەڵ نۆی بنەڕەتیا کە یەکەم و لەسەر ئاستی گەرمیان ئەوەی ئامادەیەکە کە خوێندکارێک بوو کە لەسەر ئاستی کورسان سێم و لەسەر ئاستی گەرمیان یەکەم و ئەسراش کە لەسەر ئاستی گەرمیان یەکەمی بان نۆی بنەڕەتی بوو ئێمە بە ئەرکی خۆم ئامازانی و بۆی کە ڕێزیان لێ بنین هەڵسیان بە خڵاتکردنیان. بەڕاستی زۆر هەڵمدا بەڵام بە یارمەتی مامۆستاکانم زۆر سوپاس مامۆستاکان بەم سەرەتا چونکە ئەوان زۆر ماندووبوون لەگەڵ ئێمەوە سوپاسی بەڕێوەبەرایەتی گەرمیانەکەم بۆی ئەم ئامادەکاریان کرد ڕاستی زۆر ماندووبوون و سوپاسی دایک و باوکمەکەم چونکە ئەوان زۆر ماندووبوون لەگەڵم و خۆشم هەوڵمدا بەڵام زۆر سوپاسی مامۆستاکان دەکەم زۆر ماندووبوون لەگەڵ ئێمە و هەڵی زۆریاندا زۆر سوپاسیان دەکەم. بەڕاستی هەموو کاتم خوێند زۆر هەوڵمدا با ئەوانیش هەوڵ بدەن ینی ساڵەکە گەر قەیراناویش بێکێشە نییە بەڕاستی خۆیان ئەگەر بتوان هەوڵ بدەن ئەتوانن ئەوانە بەدەست بێن کەیان نەبێت بە هەڵدان هەموو شتێک ئەتوانین ئێمە.